بەردەوامی نەچین لای بەرگەیە کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین خولی بەرهێنانی فیلم بە مۆبایل لە ڕێگەی مۆبایل و وێنەگرتن لە ڕێگەی مۆبایلەوە ئەم خولە بەردەوامی هەیە کە ئەم خولە لەلایەن دامەزراوەی ڤیمەوە کراوەتەوە و هەتاکو ئێستاش ئەم خولە درێژەی هەیە و بەردەوامی هەیە و ئەچینە لای خولەکە بزانین چی لەم خولەیە ئەوترێتەوە کە هاوکارانمان بەرگەیکیان بۆ ئامادە کردوین فەرمون ببینەری. چەند ڕۆژێکە ئەم خولی کە ڤیم فاوندیشن بەسپاسەوە ڕێکی خستووە و بەردەوامی هەیە. ئێمە لە سەرەتاوە کۆرسێکمان داڕشتە بوو کە پێک هاتبوو لەوەی کە چۆن بیرۆکە و ناوەڕۆک هەڵبژێری دوای ئەم بیرۆکە و ناوەڕۆکە چۆن ئەگۆڕیت بۆ چیرۆک و دوای چیرۆکەکە چۆنەکەی بە فۆرماتی سیناریۆ، دوای سیناریۆ چۆن ئەگۆڕیت لە زمانێکی ئەدەبیەوەکی بە زمانێکی وێنەیی واتە هێڵی دەرهێنان دروستەکەی و لەگەڵ ئەوەشا چۆن ئەتوانی ئەم فیلمە بە مۆبایل دروست بکەیت. ئەمە چەند ڕۆژی دوا بە دوای یەک کارمان لەسەر کردووە. خۆشبەختانەوەی کە من ئەیبینم فێرخوازەکان هەر لە ڕۆژی یەکەمەوە سات بە دوای سات پێشکەوتنێکی زۆر لە تواناکانیانە هەست پێەکەین کە بە دڵسۆزیی زۆرەوە بە حەماسێکی زۆرەوە کارەکەن. چەند گروپمان لێ دروست کردوون، بیرۆکان هەڵبژێراوە، چیرۆکان نووسراوە تۆکراوە بە سیناریۆ، ئێساوە خەریکی ئەوەن کە برێکداون بۆ سیناریۆکان بکەن و دوای قۆناغی دوای ئەمە شود لیست بکەن بۆ ئەوەی کە لەقتەکان بنووسنەوە و هیوادارین لە دەرەنجامی خولەکەیە چەند فیلمێکیش بەرهەم بێنین. واتە لە 0 تا 100 دروستکردنی فیلم بە کەرەستەی سادە لەناو خولەکەیە ئەچێتە پێشەوە. من پێم وایە ڕێژێکی زۆر لە گەنجانی وڵاتەکەمان لە سەرجەم پارێزگاکان لە سەرجەم شوێنەکان حەزێکی زۆریان هەیە بۆ فێربوون لە بواری جیاوازات بە تایبەتیش بۆ فێربوون لە بواری سینەمایە. ئەم خولە لانی کەم ئەوەی بۆ ئاشکرا کردین نیسبەتێکی زۆر هەن کە باگراوندێکیان هەیە خۆیان و حەزێکی زۆریشیان هەیە و ئەمە بێ دەرفەتی یەکسان و هاوبەش بۆ هەمووان بڕەخسێنین. ڕەنگە بەشێکی زۆر لەمان چانسی ئەویان نەبوو بێ بڕۆن سینەما بخوێنن یان لە هیچ شوێنێکی تر خولی لەم شێوەیان دەست نەکەوێ یان ئەو خەونەی هەیەیانە ئەو چیرۆکەی هەیەە بۆی بیجێڕنەوە نەیانزانی بێ لەکێوە دەست پێکەین. بەڵام ئەم پێکەوە بوونە و ئەم پێکەوە کارکردنە دەرفەتێکیان هەیەتە یەکتری بناسن و خەڵکی تر بناسن و ئەزمونونەکانیان لە خەون و خەیاڵەوە بگۆڕن بۆ واقع. لەبەروی سەرچاوەکانی بەدەستهێنانی زانیاری ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیەوە زۆرە. خۆشبەختانە بە زمانی کوردی کتێب زۆرە و سەرچاوەکانی وەرگرتنی زانیاری لە ئینتەرنێت و AI و ئەوانش بە هەمان شێوە بەردەستن بۆیە خوێندکارەکان خۆیان هەوڵی زۆرترە دەن. ئەمە مای خۆشحاڵیە. بیرۆکەکانیشان بیرۆکەی زۆر باشن. من لێرە تەنیا وەک ڕاهێنەرێک هەوڵێم لەگەڵ یانە کار بکەم، بیرۆکانیان بۆ ئاسانەکەم، ڕێگەکانیان نیشانە دەم و پێیان ئەڵێم بەم ڕێگەیە بڕۆن زووتر ئەگەن بە ئامانجەکەتان و ئەبینم پێشکەوتنێکی باش لە باڵێن لە یەکەم لەحزەوە تا ئێستا لە ڕەوتی فیلم دروستکردنەکەیانە هەیە. داخوازم ڤیم فاوندیشن وەک چۆن باڵێن ئەم خولەیان ڕێخستووە لە کاتی تریشە بۆ جۆری جیاوازی فیلم دروستکردن، بۆ فیلمی بەڵگەنامەیی، بۆ فیلمی ئەکسپەرمنتاڵ چوزانم بۆ زۆر شتی تری هاوشێوەی ئەمە توانن بەردەوامیان هەبێ نەک بەتەنیا لە شاری سلێمانی بەڵکو لە شار و شارۆچکەکانی تریش گەنجانێکی زۆرمان هەن کە خولیانێ حەزیانێ ئەیانوێت بەشداری بکەن. هیوادارم بە هەمومانەوە بتوانین خزمەتیان بکەین. سڵاو لەبێم کاتۆ باش پێم بڵێ ئەم جۆرە خولانە تا چەند گرنگە بۆ ئێوەی فێرخوازانی بواری فیلمسازی؟
سڵاو لەوێش لە ڕاستی ئەمە ماوەی 3 ڕۆژە لەم خولەیە وانە خوێنن بەڕاستی سوودێکی زۆرمان بینیوە هەر لە بواریەوەی کە مامۆستا هەورازێ لە فێرمانەکە کە چۆن دەرهێنەرێکی باش چۆنە و سیناریۆی باش چۆنە و فیلمی باش ئەبێت چۆن بکرێ هەر بە تەحدیدیش ئێمە لێرە فێریەوە بین کە فیلمی باش بۆ نییە کە تۆ پارەی زۆر و بجێ زەبەلاحت پێ بەڵکو ئەتوانی بە موبایلێک بەڵام بە چیرۆکیشی کاریگەر وێنەیەک پیشانی بینەربەی کە هۆشیاریەک دروستکە و کاریگەری لە لای وەرگر دروست بێ تا چەند ئەمە دەرفەتێکە بۆ ئێوەی گەنجان تاوکو بتوان توانەکانی خۆتان دەرخەن لە ڕاستیە ئەمە دەرفەتێکی زۆر باشە و ڤیم وەک هەموو کارەکانی پێشووتری دەستی گەنجی زۆر گرتووە کە بە خولێکی ماوەیەشی کەم بیرۆکەیشیان خدایان خاتە سەر سکە بۆەوەی ئەوەی کە لێ مێشکیانە ئەو ئایدیایانەی کە هەیەە لەلایەنی پراکتیکیا زیاتر پەرەی پێبن بە هەر بە خولی فیلمسازی نییە لێرە چەندین خولی تریش کراوەتەوە کە سوودی زۆر بوو بە تایبەت ئەم خولەش وەکوات لێکە کلیلێکە بۆکردنەوەی ئەو دەرگایی کە تۆ بە تەمای بچیتە ناوە. سازدانی ئەم خولانە کاریگەریەکی ئەرێنی زۆر باشی لەسەر گەنجان هەیە کەوان لێ ئەکات ئەو خەیاڵ و فکر و توانایی هەیەە بیهێنە بەرهەم و پیشانی خەڵکی بن زۆر کات چیرۆکێکی سادەی زۆر جوانیان هەیە لە ڕێگەی موبایلێکەوە ئێستا ئەتوانن بە ئاسانی ئەم خەیاڵە بکەنە ڕاستی کە لە کاتێکە پێویستی بە کۆمەڵێک ئەمڕاز و میکانیزمی زۆر گەورە نەبێت بۆیە هاوکاریکی زۆر گەورەیە بۆ گەنجان. پێم بڵێ وەکو گروپەکەی خۆتان ئێوە بیرۆکەکەتان داناوە و تا چەند گەشتبینین بتوانن گروپەکەتان فیلمێک بەرهەم بهێنن. ئێمە وەکو هاوڕێ خێزانێک پێکەوە کار لەسەر چیرۆکێک ئەکەین نامێ باس چیرۆکەکەکەم بۆی سپۆیل نەبێت بەڵام یەکێک لە هەرە چینەک تایبەتەکانی کۆمەڵگەمان هەڵبژاردو کە ئەمانەوێت گێڕانەوەیان بۆ بکەین تاوەکو کۆمەڵگاش ببینێت کە ئەم چینەش پێویستی بەوەیە جارێکی تر سیر بکرێنەوە یارمەتی بدرێن و لێیان تێبگەن. هەستێکی چۆنە بۆ تۆ لەم خولەیە وەک ئەکتەر هەڵبژێرداوی؟ زۆرم پێخۆشە تەبعاً هەردوو گروپەکە گەورەی خۆیان نوان لەبەری دوو کارکتەری زۆر جیاوازە یەکیشان دەوری کەسێکی بەتەمە نەبینم یەکیشان دەوری کچێکی گەنجە زۆر خۆشە لە کاتێکا دوو خیبرەپەیەکەم هەم لەگەڵ ستافەکەشا ئیشەکەم فێری پشتی کامەراش ئەبم و هەم فێری سیناریۆ نووسین و کۆمەڵێشتی وردەکاری سینەما کە پێشتر نەمزانی و ئێستا زۆر چاوم کراوەتەوە بۆ ئەوە لەوانەیە لە داهاتوە خۆم بم بە دەرهێنەریش. پێم بڵێ خەونی تۆ چییە؟ کاتێک بووی بە دەرهێنەر ئەتەوێت چیرۆکێک نیشانی کۆمەڵگە بەی لە ڕێگەی کورتە فیلمێک یان فیلمێکی درێژەوە بێت؟ خۆی زیاتر من حەزم لەوەیە کە تاقەی پۆزەتف دابشکەی بەڕاستینە زۆر درامی بێ خۆشە تۆزە درامایتیا بێ بە زیاتر حەزم لە ڕۆمانس و میوزیکەڵە گۆرانی بڵێ چکە زۆر دەمەکە خۆم تەمرینەکەم بۆ گۆرانی وتن بەتەمای فیلمێکی درێژم ئینشەڵا لە مستەقبەلە بەس نازانم کەیە زیاتر ڕۆمانس و میوزیکەڵە. هەوڵنای بتانی دەرفەتێک بڕاخسێنی وردەکات لەسەر بیرۆکە و نووسینەوەی سیناریۆکەت بکەیت؟ بەڵە پلانم بۆ داناوە بەس لەگەڵ مامۆستا هەورازا قسەم کردوتم دوای دەورەکە یارمەتیم بە بۆی شتێکی زۆر باشی لێ دەرچێت طبعاً بە ڕۆحە گەورە ڕاضیەکە و یەکسەروتی باشە بەسەر چاو چکە ئێمە هاوڕێشین لەگەڵەوەی بێزگەلەوەی کە مامۆستاشمانە لێرە و یعنی لەو کەسانەش ئەگەر نەشناسە یەکسەرە لە بەسەر چاو ئەنی دڵی زۆر گەورەیە دەورەکە زۆر خۆشە کەشێکی زۆر خۆشە ئەنی بەڕاستی حەز ناکەی تەواو ببێ ئەو نەخۆشە.